ماچ بێژم ماچ بێژم و چێ نەبێژم دەرد و کۆڤانان برێژم ماوێکی دڵخۆش و شاکێ یان پێ هەستێکی بەهێژم ملەتێک نێرین بە بەنجە بێهودەیە چێ بپێژم چەند بکەم هەوار و گازی و هێستەرێ خوێنێ برێژم ملەتێک نێرین بە بەنجە بێهودەیە چ بپێژم ڕۆژئاوا ڕۆ لێچ و ئاوا کوردستان ڕۆ لێچ و ئاوا تێدە دیرۆکەک درێژم ماکی وەک مە بێخودانە کی بێ سەردار و ڕێزانە کی وەکی مە دوژمنێوی ژێرە چاونێر و شڤانە کی وەکی مە دوژمنێوی ژێرە چاونێر و شڤانە لێ تو کەسی ئەز نەشکاندم نەبژانە دڵ پیڤاندم کوڕەژان یا هات ji پشتێ کو ji destê bav mirandim کوڕەژان یا هات ji piştê ya bi destê bav mirandim منە باوەڕ و یەقینە گویا مدیتی بەرینە ئەڤ ژیان تەڤ خەم و کینە هێڤی ئێمە تەڤ گوڕاندن هێڤی ئێمە تەڤ شکاندن ماچە بێژم